ئەمانە کۆمەڵە مسلمان و کۆمەڵە گەنجێک بوون دڵنیا بوون لەوەی کە ئەمان لەسەر ئەم دینەی خۆیانن زیاد ناکەن، قەومەکەشیان لەسەر گومڕایی خۆیان بەردەوامن و دەسەڵاتداری جاهیلی لەسەر کوفری خۆی و حکمی کوفرینی خۆی بەردەوامە. ئەم خەڵکە ناگەڕێنەوە جۆ لەم بەلاغ و بانگەوازە خواییە ناگرن. ئەمانیش توانای ئەویان نییە ڕوبەڕوویان ببنەوە، بەرگریشیان لە خۆیان پێ ناکرێت. تەبعاً لەو زەمانەشە ئەو زەمانە باشتر بوو لە زمانی ئێستا، چونکە زمانی ئەو کاتە ئەگەر بشت گیرانە سزنیوانە بووەکو ئەم زەمانە، تاغوتانی ئەم سەردەمەش یەکجار لە هەموو حەدێکیان کردوتە دەرەوە کە کابرا هەرەوەندێک کە گیرە 14 ساڵ زیندانە، برایەکی بەڕێزمان 6 ساڵ لا یەکێتی زیندان و بێسەر و شوێن، دوای بەبێ دەنگی دابوویانەوە بە پارتی، خۆی خەڵکی هەولێر بوو، 8 ساڵیش لە لای پارتی بوو بێسەر و شوێن. دوای 14 ساڵ جوابیان نارد بۆ ماڵ و مناڵەکەی وەرن بۆ مواجهەی. وامانە کە زانیان بەم شێوێ ناتوانن و دەوڵەت و دەستگاکانی دەوڵەت هەمووی دش بە ئەم تەوەجوهەی ئەمانن و ئەمان حتمما ئەگەر بێت و ڕوبەڕوو ببنەوە یا زیاتر دەرکەون یا زیاتر دەوڵەت و دەستگاکانی یا کۆمەڵگە و سەرانی جاهیلیەت و سەرمایەداران و قاڕوونەکانی ئیحراجکەن حتمما ئەگیرێن، بۆیە بڕیاریان دەکە بڕۆن و دوور بکەونەوە ناوچەکەی خۆیان بەجێ بێڵن. ئەمەش تەبعاً دیارە هەموو جارێک تکرارە بێتەوە، بۆیە خوای پەروەردگاریش لێرە باسی کردوتەوە و ئەمەشە بێ بە یەکێ لەو نوقتانەی کە بۆ مسلمانە بێ بە فیتنەوەکو ئیشارەتم پێدا لەوەی کە چۆن دینەکە بگرێ لە دینەکە تێبگات، چونکە تاغوتانی ئەم سەردەمە وەکو سەردەمانی پێشوو فیرعون هامانی هەبوو، بۆی هامان گومڕاکردنە دینیەکە بگرێتە بەردەست. ئێستاش دەسەڵاتی جاهیلێت و کوفری کوردایەتی 5,000 مەلای لە بەردەستایە بۆی بڵێ ئەمانە دینی قوڕەیشە پارێزن، ئەمانە لەسەر دینی ئیبراهیمن، لە کاتێکە ئێمەڵین لا ئیلاهە ئیلا الله ئەوان توانایی وەڵامدانەوەی لا ئیلاهە ئیلا الله کە ئێمەیان نییە، لەبەر حجەیان نییە، لەبەر لە خزمەتی تاغوتان، لەبەر ئەشزانن ئەو تاغوتە يعبد من دون الله، ئەشزاننەوە ئەڵاو پەڕۆیانە ئەویان سوژدەیان بۆ برا و خەڵک پێی کافر بۆتەوە بەهۆی ئەوە، بەڵام ئەوان نایانوێ ئەمە یعلانکەن چونکە سەرۆت و سامانی خۆیان دەستکەوتووە، ناو پلە و پۆستیان دەستکەوتووە، ناشیانەوێت چێژی دنیاییەکە بگۆڕنەوە بەم معاناتی کە ئێمە لە ڕێگامانە ئەی چێژین.